ڕێزمان و خوێندنەوەی کوردی بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕا 23 پەڵا هەورێک سەر بوردەی خۆی دەگێڕێتەوە. سەربوردە واتە باسی ژیانی خۆی دەکا. نازەنین لە ڕۆژێکی وەرزی زستان هەورێکی ڕەشی دی. لێرە ئەو وشەیە وابزانم هەڵەیە دەبانووسرا بە خەریک بوو. ئەو شێ زیاتر دەبوایە لە جیاتی خەڵک خەریک بوو بەری ئاسمانی دەگرت. زۆر پەست بوو، ڕووی کردە دایکی و پێی گوت: من دڵم بەم هەورە خۆش نییە. دایکی زەردەخەنە گرتی و کچەکەی ماچ کرد و پێی گوت: بۆچی کچم؟ خەڵک بە هاتنی هەور و باران دڵخۆش دەبن، لەبەر ئەوە پێویستە تۆش لەو خۆشیە بەشداری بکەیت. نازەنین گوتی: چۆن خەڵک بە باران دڵخۆش دەبن؟ لە کاتێک باران تەڕیان دەکات، ڕێی هاتوچۆ و یاریان لێ دەگرێت. دایکی گوتی: کچم، ئەگەر تۆ پرسیار لە پەڵا هەورێک بکەیت تا سەربوردەی خۆیت بۆ بگێڕێتەوە کە چۆن دەگاتە کوردستانی ئازیزمان و بارانمان بۆ دەبارێنێت، زۆر دڵت پێی خۆش دەبێت. نازەنین: دایکە، زۆر ئارەزوو دەکەم گوێ لە باسی پەڵا هەورێک بگرم. دایکی گوتی: کەوابوو سەرێک هەڵبڕە و سەیری ئاسمان بکە و بپرسە لە پەڵا هەورێک، با سەربوردەی خۆیت بۆ بگێڕێتەوە. نازەنین سەری هەڵبڕی و لە پەڵا هەورەکەی پرسی: تۆ چیت و چۆن دروست بوویت؟ لە وەڵامدا پەڵا هەورەکە گوتی: ئەی نازەنین، وەکو دەزانیت ئاوی سەرزەوی هۆی ژینی هەمووانە. بوونی من لە ئاوی زەریا و دەریا و گۆمەکانەوەیە. کاتێک ڕۆژ هەڵدێت و گەرمایی بەسەر ئاوی دەریاکاندا بڵاو دەکاتەوە، لەسەر ڕووی ئەو ئاوانەوە سووک دەبم و دەبم بە هەڵم. وردە وردە بەرز دەبمەوە، پاشان هەوایەکی جوڵاو بەرەو ئاسمان دەمبات، تا لە بەرزایی ئاسماندا تووشی چینە ساردەکانی هەوا دەبم و لە تاو سەرما چڕ دەبمەوە و ڕەنگم سپی دەبێت و دەبم بە هەور. نازەنین: ئەی چۆن لەو دەریا دوورانەوە گەیشتیتە وڵاتەکەمان؟ هەور: با بە ئارەزووی خۆی بەم لاو بە ئەو لادا دەمگێڕێت تا دەگەمە لای ئێوە. لێرەش تووشی هەوایەکی ساردتر دەبم و دەگۆڕێم و زیاتر چڕ دەبمەوە و دەبم بە باران و بە شێوەی ئاوێکی سازگار دەبارێم بەسەرتاندا و دەگەڕێمەوە سەر زەوی و جۆگە و کێڵگە و دەشت و کێوە تینوەکان تێر ئاو دەکەم.
دار و درەخت و گژ و گیاتان بۆ ئاو دەدەم تا ئێوەش بەرو بوومەکەی بخۆن پاوانەکانتان بۆ سەوز دەکەمەوە تا مەڕ و ماڵات و ڕەشە وڵاخەکانتان تێری لێ بخۆن پاشان لە چەم و دۆڵ و شی و ڕووبارەکاندا کۆدەمەوە و ئاوتان بۆ خواردنەوە و جێبەجێکردنی پێداویستیەکانتان پێ دەبەخشم. دووبارە لە دواییدا دەگەڕێمەوە بۆ دەریا و زەریاکان بۆ ئەوەی خولی ئاو لە سروشتدا نوێ بکەمەوە. خاتوو نازەنین، ئەمە چیرۆکی ژیانمە. بەهۆی زۆری پیت و فەڕمەوە خەڵکی بەهاتنم دڵخۆش و شادومان دەبن. بە دواکەوتنم دڵگیر و دڵتەنگ دەبن. نازەنین لە پەستبوونەکەی زۆر پەشیمان بووە و بڕیاریدا هەرکە هەورێکی بینی بەرەو کوردستان دێت ئەویش لەگەڵ خەڵکی دڵخۆش بێت. واتای وشەکان. وشە واتایەکەی سەربوردە واتە بەسەر هات. زەردەخەنە خەندە یان بزە یان پێکەنین. ئارەزوو حەز وە خولیا. چڕ خەست. سازگار ڕەوان خاوێن خۆش. پاوان لە وەڕگە. ڕاهێنانی ژمارە 1. وەڵامی ئەم پرسیارانە بدەوە. پرسیاری ژمارە 1: بۆچی نازەنین بەبینینی هەور پەست دەبوو؟ بۆ ئەوەی بتوانم وەڵامی ئەو پرسیارەی بدەمەوە دەبی بگەڕێمەوە بۆ دەقە نووسینەکە بزانم چ نووسرا بوو هەتا بتوانم وەڵام بدەمەوە بۆچی نازەنین بەبینینی هەور پەست بوو. چونکە نازەنین پێی سەیرە کە چۆن خەڵک بە باران دڵخۆش دەبن وا هەست دەکا کە لە کاتێک باران تەڕیان دەکا ڕێی هاتوچۆ و ڕێی یاریان لێ دەگرێت. کاتە نازەنین پەست دەبی بە باران چونکە ڕێگای لێ دەگیرێ کە یاری بکە یان هاتوچۆ بکە و هەروەها بە باران بارین تەڕ دەبێت. کاتە ئەوە وەڵامەکەیە کە لێرە هەیە لە لاپەڕا 23. بچینە لای پرسیاری ژمارە 2. هۆی لێرە نووسرایە پرسیاری ژمارە 2. پرسیاری ژمارە 2: هۆی چییە خەڵکی بە باران بارین دڵخۆش دەبن؟ ئایا لەبەر چ خەڵک کە باران دەباری دڵیان خۆشە؟ دیسان دەگەڕێمەوە لای نووسینەکەی هەتا وەڵامەکەی ببینمەوە. پەڵە هەورەکە وەڵام دەداتەوە کە لەبەر چ خەڵک دڵخۆش دەبن چونکە لە لاپەڕە 25 نووسرایە چونکە بەهۆی پەڵە هەور دەبیتە هۆی باران بارین. باران بارین و بەفر بارین پیت و فەڕ. پیت و فەڕ واتە سوودی زۆرە. سوودی زۆرە لۆ چ؟ لۆ زەوی و زار، لۆ مەڕ و ماڵات، هەروەها لۆ ئەو خەڵکانەی کە زەوی و زاری دەچینن بەرو بوومەکەی دەخۆن و مەڕ و ماڵاتەکەشیان گژ و گیایەکەی دەخوا. ئادەمی زادیش یان مرۆڤ سوود لە مەڕ و ماڵاتەکەی وەردەگری و هەروەها ئەو ئاوەی کە دەباری ئەو بارانەی کە دەباریتە سەر چیایەکان دەبیتە ڕووبار
و خەڵک سوود لە ڕووبارەکان وەردەگرن. کەواتە هەور و باران هەمووی هەر سوودی هەیە بۆ مرۆڤ. ئێستا پرسیارەکەی دی کە زۆر ئاسان نییە ئەو پرسیارە، نووسرایە هەور چۆن دروست دەبێ؟ هەور چۆن دروست دەبێ؟ پێشی ئەو پرسیارەی وەڵام بدەمەوە با یەکسەر ئەو پرسیارەی وەڵام بدەمەوە چونکە ئەوە ئاسانە. ئایا جگە لە باران چی دیکە لە هەور دەبارێ؟ جگە لە باران بەفر و تەرزە یان تەزرە، ئەویش هەر لە هەور، کەواتە بەفر و باران و تەرزە لە هەور پەیدا دەبی. ئێستا باسی هەور چۆن دروست دەبی؟ هەور کوو دروست دەبی؟ لێرە هەور دروستبوون لە هەر چێندەر دەست پێ بکەم دەتوانم دەست پێ بکەم، چونکە دروستبوونی هەور و بوون بە ئاو و بوون بە باران هەر وەکو پێی دەرێن خول یان ئەوها سوورانەوەیە لە چێ دەست پێ بکەی هەر دەگەیەوە هەمان جێگا. کاتە بە ئەمن بۆ وێنە لێرە لە بەهاران دەست پێ بکەم لەو وێنەیە. بەهاران ئەو بەفرانەی کە لەسەر چیایەکانن کە بەستیتی بەفرەکان وەچی سەهۆڵی لێ هاتیە بوویتە بەستەڵک یان هەر بەفرەکی دیکەبی، چونکە لە بەهاران ڕۆژ دێتە دەرێ زیاتر نزیک دەبیتەوە، گەرما دەبی، کەواتە ئەو بەفرانە چیان لێدێ دەتاوێنەوە، کە دەتاوێنەوە دەڕژێنە خوارێ، کەواتە دێنە خوار چیایەکان، کە دێنە خوار چیایەکان هەندێک لەو دەبنە ئاو، هەندێک دەڕژێنە ناو ئاوی ڕووبارەکان، هەندێک لەو ئاوەی دەچیتە ناو بۆ وێنە گۆمەکان یان دەریاچەکان، هەندێکیان دەچنە ژێر زەوی، لەو ئاوەی هەندێکیان دەچیتە ژێر زەوی و پاک دەبیتەوە، بەخۆی هەر پاچیشە بەڵام زیاتر پاک دەبیتەوە بەهۆی زیخ و لم و ئەو شتانە، کە ئەو ئاوە دەچیتە ناو ڕووبارەکان. ڕووبارەکان بۆ وێنە بە خاچی کوردستان تێدەپەڕن. لە کوردستان ڕووباری زۆرمان هەیە چونکە شاخمان زۆرە و بەفریان لەسەر دەکەوی. ئەو ڕووبارانە هەمویان پاشان یەک دەگرنەوە و دەڕژێنە ناو دەریا، دەڕژێنە ناو ئاوی دەریا. دەریایەکان ئاوەکە گەلک زۆرە، کەواتە ئاوی دەریا دەڕژێنە ناو ئاوی دەریا. پاشان کە هاوین دادێ گەرم دەبی، گەرما دەبیتە گەرم، ئاوەکان چیان لێدێ کە گەرما بوو، ئاوی دەریایەکان و ڕووبارەکان دەبنە هەڵم، دەچنە سەرەوە، دەبنە هەڵم، بوون بە هەڵم. ئەو هەڵمانە دەچنە سەرەوەتر و سەرەوەتر، چیان لێدێ چڕ دەبنەوە و خەست دەبن، کە چڕ دەبنەوە هەوریان لێ دروست دەبی. پەلە هەورەکان یەکتر دەگرنەوە دەبنە پەلە هەوری گەورەتر. ئەو پەلە هەورانە لە شوێنێک دەچنە شوێنەکی دیکە گواستنەوە، دەگوازرێنەوە بەهۆی چ؟ بەهۆی با دەیانگوازێتەوە لە شوێنێک، چونکە کێشەکەیان سووکە، ئەو بایە دەیانبا لە شوێنێک لۆ شوێنەکی دیکە. ئەو جا پاشان دەگەنە ئەو شوێنەی کە لەو شوێنەی ڕەنگە هەوایەکی سارد هەبی، ئەو پەلە هەورانە کە بەبەر ئەو بایە ساردەی دەکەون دەبن بە باران و دەڕژێنە خوارەوە، دەڕژێنە سەر زەوی، سەر دۆڵەکان، سەر چیایەکان. پاشان هەندێک جار ئەو هەورانە ئەگەر کەوتنە سەر شاخەکان لەوێ شاخە بەرزەکان هەوایەکە ساردترە دەبنە بەفر
وا دەکەونە سەر چیایەکان بە تایبەتی لە وەرزی زستان. ئەوە دیسان ئەو بەفرانە لە بەهاران دیسان دەتاوێنەوە، دیسان دەبنەوە ڕووبار، دیسان دەڕژێنە ناو دەریایەکان، دیسان دەبنە هەڵم، دیسان دەچنەوە سەرەوە لای ئاسمان، خەست دەبنەوە و دەبنە باران. ئەگەر ئەو خولە نەبی یان ئەو سوورە نەبی، هیچ لە مرۆڤ یان گیان لەبەر یان ئاژاڵ ناتوانی لەسەر زەوی بژی بەبێ ئاو، چونکە ئەو ئاوەی ئەمە بەکاردێنین لۆ خواردنەوە، لۆ پێداویستیەکانی ڕۆژانە، لۆ کشت و کاڵ، لۆ ئاژەڵەکان و لۆ ئاودانی ئەو بەرووبوومانەی کە دەیان چێنین و هەروەها لۆ گژوگیا دار و درەخت و ڕووەک. کەواتە ئەوەیە سووڕی ئاو لە سروشتدا. ئەو هەورە بەو جۆرەی پەیدا دەبی. ئێستا بینە لای ڕاهێنانی دووەم. ئەم وشانەی خوارەوە بخەرە ڕستەی تەواوەوە. لافاو کو لە ناو ڕستەی دانێم و هەروەها چلورە، تەرزە یان تەزرە، زوقم یان خووس و شەختە و بەفر. ئێستا با لە ڕستەیان دانەین. یەکەم وشە وشەی لافاو هەستان واتە ئاوەکی زۆر هەڵدەستی و دەبیتە هۆی ئەوەی کە مرۆڤ ناتوانێ هاتوو چۆ بکە، ئۆتۆمبیل ناتوانی، هەندێک جار ماڵەکانیش پڕ دەبن لە ئاو. ئەگەر لە ڕستەی دانێم لێرە دەنووسم پاش بارانبارینێکی زۆر لافاو هەستا ساڵی پار یان مانگی ڕابردوو یان دوێنێ یان ئەوڕۆ کێشە نییە. زیاتر لافاو هەڵدەستی پاشی ئەوەی کە بارانەکی زۆر دەباری. وشەی دووەم چلورە وەکو لێرە دەبینین لەو وێنەیە، وەکو ئەوەی وایە ئاوەکە ئەگەر زۆر ئاو هەوا سارد بوو دەیبەستی و دێتە خوارێ وەکو چلورە، زیاتر لە لای بەسەر شاخەکان. چلورە دیمەنێکی جوانی بەخشیوە بە شاخی گارە بۆ وێنە. وشەی چلورە مانایەکی دیکەشی هەیە. ئەو مانایە کە لێرە لە وێنەی لێبینین دەتوانین بنووسین چلورە بە میوە، بە هاوینان، بە تامە یان خۆشە. وشەکەی دیکە تەرزە یان تەزرە هەندێک جار ئەو هاوەکو شێوەی کەلای لە بەفر دروست کراو لە سەهۆڵ دەباری و زیاتر لە کاتی بەهاران تەرزە دەبارێ لە کوردستان. یان دەتوانی بنووسی زیاتر بە زستانان یان دوێنێ تەرزە باری لە بزانە لە کام شارە یان لە کام دەیە دەتوانی بنووسی. زوقم ئەوەی ڕاستیبی ئەمن نەمدەزانی مانای چییە. چووم لە گوگڵ تەمەشام کرد، لە فەیسبووک لە یەکێک لە لاپەڕەکان دیتمەوە زوقم ئەو خووس یان شەختەشی وابزانم پێدەرێن کە زیاتر بە شەوان دەکەویتە سەر گەڵای درەختەکان ئەگەر دنیا سارد بوو، ئاو هەوا سارد بوو، بەڵام زیانەکی زۆریشی هەیە لۆ دار و درەختەکان. لێرە نووسیتم بەهۆی زوقم و شەختە گەڵای دارەکان وشک بوون. ئەو جەدەینە لای بەفر. لێرە نووسیتم بەفرێکی زۆر باریوە لەسەر چیای قەندیل. ئەتوش خوێندکاری ژیر بە کەیفی خۆت هەر چیایەکی هەڵبژێرە
لەسەر چیای پیرەمەگرۆن، لەسەر چیای هەڵگورد، بزانە چ چیایەک ئەتوو پێت خۆشە ناوی بنووسی بنووسە، یان دەتوانی تەنیا بنووسی بەفرباریوە لە شاری سلێمانی یان لە شاری بزانە چ شارێک بەفری لێ باریوە، لە شاری شەقڵاوە. لێرە هەتما کۆتایی لاپەڕە 23 هەتا 25 و دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.